داهاتی سامانی ئەم کۆمەلگا لە عێراق و کوردستانە بخرێتە خزمەت خەڵکەوە. ئەم سیستەمی بازاری ئازاد و کەرتی تایبەت و حکومی و ئەمانە بێ هەڵوەشێتەوە، بێ نیزامێ بێکە دەوڵەت دەخاڵەتکە، دەسەڵات دەخاڵەتکە لە تەمینکردنی لانی کەمی ژیان بیمە کۆمەڵایەتیەکان. یعنی لە کوردستان ئێستا بۆ نابێ لانی کەمی ژیان بۆ هەموو هاوڵاتیی کوردستان دیامێ بۆ هەموو ئیمکانەوە، بۆ ناکرێت نەوت و غاز و ئەتەرنێت و هاتوچۆ ئەمانە بەخۆڕایی بێ، بۆ ناکرێت خەستەخانە ئەهلیەکان بۆ هەیە بە پارە بۆ نییە بۆ بەخۆڕایی بۆ خەڵک، بۆ ناکرێت ئەم وڵاتە لەسەر نەوت خەوتووە، بۆ ناکرێت نەوتی سپی ماڵان بەخۆڕایی بێ. ئەم بایعیکەیان بە خەڵکەوە تامی کە ئاندنێ هەمووی چێچ و ئەسپێ پیانەدەم، بۆ ناکرێت تەمینی لانی کەمی ژیانی گوزەرانی خەڵکە ئینسانی بژوو شایستەی ببێ. بە بڕای من ئەمە حزاب نوێنرایەتیەکە، یعنی ئەفراد هەتا بەتەنیا خۆشی ناتوانێوکە. حیزبی ئەمە لەم منتیقەوە هەوڵەدا ئەو مەیدانە بکە و لە نەتیجەی ئەوەشە خەڵک قاناکە. ئەگەر ئێمە بچینە ناو پەرلەمان و ئەگەر ئێمە بچین دەنگ بێنینەوە فەرزە ئەگەر بەشداریکەین، ئەگەر ئەوان ئەو خواستانە نەکەن ئەو شەڕە لەو شەڕەیە نەتوانین دەسەڵات ملکەچکەین بۆ خواستانەی خەڵک، ئەو کاتە توانین ڕوو لە خەڵکین بووین با بەجای تر با تێبگەینی تر ئەم سیستەمە بە ڕێگای سنووقەکانی دەنگدان ئالوگۆڕی ڕیشەی ناکە، وەرن با بچین خەریکی شۆڕژەکەی خۆمان بین.